دیارە کارتی تەندروستی لە بەرەوەیکەوە کارتێکی خزمەتگوزاریەوە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هەموو تاکێکی کۆمەڵگەوە هەیەوە پێویستە هەموو کەسێک خۆی بە بەرپرسیار بزانێت بەرامبەر بە کارتی تەندروستی و بەرامبەر بە هەر کەم و کورتێکە لە کارتی تەندروستیە هەیە. دیارە دوای ئەوەی کەوا لەلایەن وەزارەتی تەندروستیەوە پزیشکێکی پسپۆری ژنان و مناڵبوون بۆ قەزای دەربەندیخان دابین کرا، هەرزوو لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە ئەم پزیشکە تەنسیب کرا بۆ قەزای سەید سادق. دوای ئەوەی کەوا لەلایەن بەڕێوەبەری نەخۆشخانەی شەی شەوکەت و ئاگادار کراینەوە کە قەزای سەید سادق سێ پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوونی لێەوە، دەربەندیخان تەنها یەک پزیشکی ژنان و مناڵبوونی لێەوە بۆ پێیکەوە قەزای دەربەندیخان زیاتر لە 6,000 کەسە و 52 گوندی سنووری جوگرافی و ئیداری لێەوە تەنها پزیشکێک ناتوانێت ئەرکی سەرشانی خۆی بە تەواوی ڕاپەڕێنێت لە خزمەتکردنی هاوڵاتیانی ئەم شارە. بۆیە ئێمە شۆک و کۆمەڵێک لە چالاکوانانی قەزای دەربەندیخان هەستین بە دەربڕینی ناڕەزایی لە بڕیاری گواستنەوەی ئەو پزیشکە لە دەربەندیخانەوە بۆ قەزای سەید سادق و لەسەر پۆستێکم لە ئەکاونتی تایبەتی خۆم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە بڵاوم کردبووە کە پێویست کارتی تەندروستی کارتێکی گشتیەوە پێویستە هەموو خەڵکی دەربەندیخان خۆیان بە بەرپرس بزانن بەرامبەر بە ئەو پزیشکەی کە گواستراوەتەوە بە قەزای سەید سادق. و لەسەر ئەو وەرەقەی کە بڵاو بۆتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک داوام کردبوو لە خەڵکی دەربەندیخان کە سبەینێ لە بەردەم قایمقامەتە حازر بن بۆی کەوا سەردانی قایمقامی قەزای دەربەندیخان کەین بۆ بەدەوادەچوونیان بابەتە. بەڵام بەداخەوە لەلایەن بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخانەوە لەسەر ئەو پۆستەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بڵاوم کردبووە سکەڵای ئێستا ئێمە لەسەر تۆمار کرا و پێرێ بە دوای ئەوەی کەوا بانگێشتی دادگای دەربەندیخان کراین لەلایەن دادوەری لێکۆڵینەوەی دادگای دەربەندیخانەوە بڕیاری تەوقیفکردمان بۆ دەرچوو و دوای زیاتر لە 30 بۆ 35 کاتژمێر ڕاگرتنمان لە بنکەی پۆلیسی دەربەندیخان و دواتر لە بەڕێوەبەرایەتی گرتن و گواستنەوەی سلێمانی بڕیاری ئازادکردمان بۆ دەرچوو بە کەفالەتی 500,000 دینار. چەند کەس سکاڵای لەسەر تۆمار؟ ئەوەی کەوا هەیە بۆ پێی کە دوێنێ بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی بڵاویان کردەوە لەسەر زاری وتەبێژی پۆلیسی سلێمانیەوە کە بەڕێوەبەری تەندروستی سکاڵای یاسایی لەسەر 40 کەس تۆمار کردووە، بەڵام 8 کەس هەتا ئێستا لەسەر ئەو دۆسیانە چوونەتە بەردەم دادوەر کە 2 کچ و 6 کوڕیتیا بووە. هەر ئەو 6 کەسمان بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی دەربەندیخان تەوقیف کراین و ئەو 2 کچەی کە لەگەڵمان نابوون هەر ئەو کاتە بە کەفالەت ئازاد کرا. ئەوەی کەوا هەیە هەتا ئێستا دەنگۆیە، ئەلێن فشارێکی زۆر هەیە بۆی کەوا بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخان سکاڵەکان بکشێنێتەوە، بەڵام هەتا ئێستا ئێمە هیچ شتێکمان بەدەست نەگەشتووە و بە ئەمری واقع سکاڵەکان نەکشاوەتەوە. خۆی لە ڕاستیە ئەو بابەتی سکاڵای بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخان لە سکاڵاکەی هەمەچەشنە. بۆ نمونە من لەسەر پۆستێکی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە کە بە هیچ شێوەیەک نە تەشیرم کردووە نە ناوزڕاندنم کردو، ئەسڵەن ئەوەی کەوا قانونی بێ، ئەوەی کەوا ئەندام پەرلەمان بێ، ئەوەی کەوا مختصی و بوارە بێ، من پۆستەکەم پیشاندا وتومە لەسەرەوە سکاڵای یاسایم لەسەر تۆمار کراوە. بەڕاستی وتویانە ئەمە هەر ئەسڵەن شیاوی ئەوە نییە کە هەر سکاڵای یاسایی پێ تۆمار کرد، بەڵام ئەو کەس ئەنی دیکە کە سکاڵای یاساییان لەسەر تۆمار کراوە سکاڵەکان جۆراوجۆرن لەسەر کۆمنت بووە. بۆ نمونە هەبووە دڵی گەرم بۆ لەو کاتە کۆمنتێکی نووسیوە یان بە جۆرێک بەڕاستی ڕای خۆی دەربڕیوە بەڕێوەبەری تەندروستی بەڕاستی بە شێوازێکی ئەوەی کە بڵێم لەلایەن ئەو بەویستی خۆی ینی سکاڵای لەسەر و کەسانە تۆمار کراوە کە بەڕای خۆی ئەوانەی کە سکاڵای لەسەر تۆمار کردوون تەشیر و ناوزڕاندن و سوکایەتی پێکرد. بەڵام ئەگەر قەرار بێ سکاڵای یاسایی لەسەر ئەو کەسانە تۆمار کرابێ کە تەشیری پێکردوون ناوزڕاندنی پێکردوون، ئەوە منیش یەکم لەوانەی کە لە ناو حەوت چالاکوانی قەزای دەربەندیخانە تاکە کەسم کە سکاڵام لەسەر تۆمار کراوە و تاکە کەسیشم لەسەر پۆستێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بەڕاستی بن پێم سەیرە ینی ئازادی ڕادەربڕین گەشت بێتە ئەوەی کە چالاکوانێکی مەدەنی نەتوانێت بە ئازادی ڕای خۆی دەربڕێ، نەتوانێت بە ئازادی قسەی خۆی کەەوە من لێرەوە داواکارم لە پەرلەمانی کوردستان، داواکارم لە ئەندام پەرلەمانەکان کە بەڕاستی پێداچوونەوەیەک بە یاسای 2 مۆبایل لا بکەن لەبەرەوە یاسای 2 مۆبایل ساڵی 2008 دەرچووە. ئەو یاسایە کاتێک دەرچووە کە خەڵکردنووسەرەکان لە ڕۆژنامە وتاریان بڵاو کردووەتەوە، تەلەڤیزیۆن ڕاگەاندنەوەکو ئێستا نەبووە. ئێستا هەموو کەسێک مناڵەیە کەسێکی ئاسایی بەڕاستی فەیسبووکێکی پێیە بە ئارەزوی خۆی ڕای خۆی دەرەبڕێ، بۆی کەوا جارێکی تر ئەو کارە دووبارە نەبێتەوە کە چالاکوانێکی وەکو من کە لەسەر مافی خەڵکی دەربەندیخان لەسەر مافی خەڵکی هەژاری ئەم شارە قسەمان کردو هاتوونەتە دەنگ بۆی کەوا پزیشکێکی پسپۆر بێتە ئەم شارەوە خزمەتی ئەم شارە بکە بکرێنە زینداوەنەوە. لێرەوە
داواکارێکی تریشمان بۆ وەزارەتی تەندروستی و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانێ بەڕاستی کەرتی تەندروستی کەرتێکی ڕاستە کەرتێکی خزمەتگوزارەوە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکی تاک بە تاکی خەڵکیەوە هەیە بەڵام کەرتی تەندروستی لە دەربەنیخان بە چەندین کێشەوە ئەناڵێنێ بە نمونە لە ساڵی 2017ەوە کە بوومە لەرزەر لە قەزای دەربەنیخانە ڕوویداوە 1 تەقەڵ لە هۆڵی نەشتەرگەری دەربەنیخان نەکراوە 2 هەفتە پێش ئێستا خۆم بۆ ئەشیعەیەکی دان لە دەربەنیخان و ڕۆشتومەتە سلێمانی تەسەور بکە ڕێگای دەربەنیخان سلێمانی بە ڕێگای مەرگ ناسراوە کەسێک لێرەوە بۆ ئەشیعەیەک بڕاتە سلێمانی ئەگەر لە ڕێگا بە حادیسەی سیارەت یا بچێت چی پێێت لەلایەن دەرمانەوە بۆ نمونە پزیشک دەرمان بۆ نەخۆشەکە نووسێ سیرەکەی ئەڕۆی بۆ لای دەرمانخانەکە نیوەی دەرمانەکەی نیە ئەم کەم و کورتیانە ئەگەر لە ئەستۆی بەڕێوەبەرایەتی تەندروستی دەربەنیخانشانە بن دوجار لە ئەستۆی وەزارەتی تەندروستیایەوە پێویستە وەزارەتی تەندروستی خۆی بە بەرپرس بزانێت بەرامبەر و کێشانەی تەندروستیوە لە لایەکی تریشەوە ئێمە شوێنی مانەوەی پزیشکمان نییە بەڕاستی و پزیشکی پسپۆرمان وەکو پێویست نییە یعنی ئەگەر وەزارەتی تەندروستی خۆی بە خاوەنی کەرتی تەندروستی لە قەزا و ناحیەکان نازانێت لە شارە گەورەکان نازانێت ئیتر بۆچی هەیە ینی بۆچی هاوڵێتێکی ئاسایی بۆ بچووکترین سەرێشە خەڵکی ئەم شارە ئەگەر لە نەخۆشخانەی گشتی شەی تۆفیق چارەسەری بۆ نەکرێ ئەبێ بڕاتە سلێمانی نەک دەربەنیخان کە لە سلێمانیەوە 65 کیلۆمتر نزیکە کەلار کە ناوەندی ئیدارەی گەرمیانە کە کێشە و کەم و کورتێکی تەندروستیان هەیە خێرا نەخۆشەکانانی حالەی سلێمانیەکەن باشە ئەمە ئەگەر کەم تەرخەمەکە لە وەزارەتی تەندروستیە بابێتە دەنگ چارەسەریکە و ئەگەر کەم تەرخەمەکەش لە دەربەنیخانە بە نمونە لە دەربەنیخان ئەگەر کێشە و کەم و کورتەکە لە بەڕێوەبەری تەندروستیایە پێویستە لە ئێستا و دەست لە کار بکێشێتەوە ئەگەر لە بەڕێوەبەری نەخۆشخانە و هەر کەسێکایە لە پزیشکێکایە بەڕاستی پێویستە دوور بخرێتەوە لە پۆستەکەی بۆیکەوە هاوڵەتێکی ئاسایی باجی کەم و کورتی و کەم تەرخەمەکانی کەرتی تەندروستی نەدات.